سڵاوتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵک بڕگە و بابەتی ڕەنگا و ڕەنگەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتاش لە هەواڵە کولتوری هونەریەکانی هەفتە دەست پێ دەکەین. ساکار سلێمان لە ڕێگەی نمایشێکی ئینسلیشنەوە هەستەکانی ناوەوە دەکاتە کارێکی هونەری. لە ڕێگەی نەخشاندنی دارەوە ساکار دەیەوێت ژیانی ئاسایی مرۆڤ و ژیانی کرم لە ناوداردا بشوبهێنێ. ئێشەم وەکو هەموو ئیشەکانی ترم لەسەر ئیشی ئەنستڵیشن ئیشم کردووە کە 10 بۆ 12 مەترە نزیکەی لەسەر بابەتێکی ناوەکی ئیشم کردووە کە ئەو کاریگەریانەی دەرەوە کە چۆنێتە ناو کاریگەری ئەبێت و ئەو کاریگەریەش کاتی پێویستەوە کاتیش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر زۆر جیاوازە واتە ناتوانین کات بپێوین. نمونەی ئەو کرمە بچووکانەی کە وێنەکانی کێشاوە لەسەر دارەکان کاتێکە کرم دارێک هەڵەبژێرێ بۆ ئەوی بیخوات لە ناوەوە دەستی پێ ئەکات واتە کاریگەری ئەو کرمە لە ناخی دارەکەەوە دەست پێ ئەکات. وەکو ڕفتم کردێتەوە بەو خۆشەویستی و سەرکەوتن و سەرکێشی و جاریواشە لە ناوچوونی مرۆڤ کە هەموو ئەو هێزە دەرەکیە کاریگەری لە ناوەوە بێ لە ناو بڕیارێک دەرەچێت و یەتەوە دەرەوە یعنی بە شێوەیەکی پرۆسەیە. ئەم ئیشە گونجاوە بۆ بینینی ئیشەکە ئێمەوە ڕاهاتوویان سەر ئەرز ئیش ببینیان لەسەر دیوار بەڵام خۆی ڕاستەکەی ئەم جۆرە ئیشانە پێویستی بە مەسافەیەکی بەرزترە بۆی لە قاتی 2 یان 3 کە سەیری یەکەی هەتا 6 بینینێکی زۆر جیاواز و خۆشتر ئەبەخشێ بە بینەر. دارەکانیش 267 پارچەدارن بەکارهێناوە. لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بە هەمانگی کۆمەڵی کوردانی عەلەوی ئەڵمانی و ناوەندی خۆگونجاندنی کۆمەڵایەتی ئەڵمانی فیلمێکی دۆکومنتاری لەبارەی ژیان و بەرهەمی دەرهێنەری کورد یەڵماز گۆنای پیشاندرا. لەم فیلمەدا دەیویست پەیامێک بگەێنێت منیش لە ڕێگەی فیلمەکەەوە پەیامەکەم بینی. یەڵماز ئاگای لە دەردی هاوڵاتیان بوو. گرنگترین ساتەکانی کە بیرۆکەی بەرهەمەکانی لێ هەڵهێنجاوە ئەو کاتانە بووە کە لە زیندان بووە. Oğlum evlerine gidince ikimiz kalırdık. Yüreğir ovasında. لە شاری هەولێر و لە مەراسیمێکدا کتێبی دیموکراسی بەدەم ڕەشەباوە بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن دکتۆرە شەونم یەحیاوە نووسراوە و تایدا باسی دیموکراسی ڕاستەقینە و دیموکراسی درۆی نەدەکات. ئەو بابەتانەی کە لەم کتێبەدا من فۆکسم کردوتە سەر دەوڵەتە دیموکراسیەتە لەگەڵ سیاست
چونکە پێم لەگەڵ ڕۆشنبیر ئەم بابەتانە کە فۆکسم خستۆتە سەرێ هەڵبژاردننی بۆ نمونە ناوی کتێبەکە بۆ یەکێک لەو بابەتانە دەگەڕێتەوە کە من لەسەر دیموکراسی و ئەنتی دیموکراسی لە ساڵی 2014 بەراوردم کردووە لە نێوان یا کۆنسپتی دیموکراسی و تیۆکراسی لەسەر ڕۆژنایی چەند تیۆری فەیلسوفانی بیانی بۆ نمونە لەوانە ڕۆجەر سکرتۆن پێمان وایە ئەمڕۆکە دیموکراسی ساختە زۆر لە دیکتاتۆری مەترسیدارترە هەر بۆیەش هەڵبژاردننی پەرەگرافێکی فەیلسوفی فەڕەنسی ئالان بادیۆ لە کۆتایی کتێبەکەمدا ئەو دەڵێ من ڕەفزی دیموکراسی حەقیقی ناکەم بەڵکو ڕەفزی ئەو دیموکراسیە دەکەم کە وەهمە و لەسەر کۆمەڵێک نۆرم و پێوە ڕوونراوە و ئاداکەی لە دەستی کەسانی ئۆلیگارشیا و ئەوە دەڵێ ڕەنگە لە ئایندەدا سیستەمێکی باشتر لە دیموکراسی پەیدا ببێت کەویش بۆ یەکێک لە داهێنانەکانی مرۆڤایەتی دەگەڕێتەوە. گروپی موزیکی ئادار ئانسامبل بە سەرپەرشتی جوان تەنگەزار لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا ئێوارەیەکی موزیکی و گۆرانی کوردیان ئەنجامدا کە تیایدا ئامادەبوون بە جۆش و کڕۆشێکی زۆرەوە چێژیان لە گۆرانی کوردیەکان وەرگرت. Ez hewl didim ronî jî nîşanî me bidim. Ne tenê ez qala îşan bikim, em nebêjin hey wa falan û bêvan, ey felek, her wiha em ronahiyek, rêyekê nîşan bidin, deriyekê nîşanî van bidin ku gelê me ev derî vekin, bigihîn armanca xwe ya hezar. Cane 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 esmeri berifane cane 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 gulil kamala khane cane 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 esmeri berifane I don't know if I am a real expert in Kurdish music. من زۆر زانیاریم لەسەر میوزیکی کوردی نییە بەڵام زۆر ئارەزووی دەکەم چونکە هەستێکی قوڵی تێدایە و لە ڕێگای کارکردن لەگەڵ جوان دەتوانین لە ڕەهەندەکانی میوزیک تێبگەیت و دڵی خۆتی بدەیت. زۆر جار دایکان و باوکان دووچاری کێشە دەبنەوە بەدەست منداڵەکانیانەوە. هەندێک جار منداڵەکە هەڵسوکەوتی دەگۆڕێت و تووشی گرفتی دەرونی دەبێت. دکتۆر ڕێدار پزیشکی پسپۆڕی دەرونیە و بۆ یارمەتیدانی خێزانەکان کتێبێکی تایبەتی بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. کتێبەکە باس لە سێزدە کێشەی سەرەکی دەکات. ئەو کێشانە زۆر باون ناو کۆمەلگادا بۆ نمونە یەکلاوانە دواکەوتنی زمان کە ئێستا بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە کە زۆر خەڵک بەهەڵا لەی وایە ئۆتیزمە
کێشەی شەڵانجێزی لە منداڵاندا کێشەی نەخواردنی با بڵێن خواردن ڕەتکردنەوەی خواردن کێشەی نەخەوتنیان هەیە کێشەی نەچوونە مەکتەبیان هەیە کێشەی کەللەڕقی یان عینادی منداڵ کێشەی کەممتمانەیی منداڵ کێشەی شەرمکردن لای منداڵ و هەتا ئاخری کەواتە سێزدە کێشەی زۆر باو هەیە کە دەتوانین بڵێن لە زۆربەی خێزانەکاندا دایباب لەگەڵ منداڵ کێشیان هەیە. گرنگی ئەو کتابە لەوە دەبینەوە کە دایباب بێ ئەوەی سەردانی دەروونناسێک یان پزیشکێک بکەن دەتوان خۆیان کێشەکان چارەسەر بکەن کاتێک لە سەرەتای سەرهەڵدانیتی کەواتە کاتێک تۆ کتێبەکە ئەخوێنیتەوە بۆ نمونە باسی کێشەی زمان دەکات. دووسێ لاپەڕی یەکەم باس لەوە دەکاتن زمان کەی با بڵێن پەرەدەستێنەکەی لە منداڵ دەست دەکات بە قسەکردن و چۆن قسە دەکات کەواتە باسێکی سایکۆلۆژیای زمانی منداڵت بۆ دەکات وەکو دایک و باوکێک فێر دەبی بۆ نمونە منداڵ لە تەمەن 1 ساڵی گرنگە چەند وشەیەک بدرچێنێ بۆ نمونە بابا دایە ئەوانە بزانێ کاتێک دەبێتە ساڵە کونی و دەبێت 2 شەلێک بدا مەسەلەن دەڵێ دایە ئاو بابا ئاو کاتێک دەبێتە 2 ساڵ دەبێت 3 شەلێک بدا و بۆم شێوە کەواتە کاتێک دایباب دێن ئەو کتابە دەخینەوە دەزانم منداڵ لە چ کاتێکدا پێویستە فێری زمان بێ و کاتێک دەزانێت چ کاتێک منداڵەکان لە زمان دواکەوتووە ئیتر ئەوە با بڵێن زانیارێکی پێویست دەداتە دایک و باوک لە هەمان کاتدا کاتێک کێشەکە دروست دەبێت لەسەرتادا پێویست ناکە سەردانی کەسێک بکە خۆی لە ماڵەوە هەوڵ دەداتن کێشەکان هەنگاو بە هەنگاو باسکراوە بە هەنگاو هەندێکیان خشتەی لەگەڵە کەواتە چۆن بۆ نمونە کاتێک زمانی لە دواوەی چی لەگەڵ دەکەی ئەگەر ئەوەنە بوو چی بۆ دەکەی پاشان چی بۆ دەکەی کەواتە کۆمەڵێک هەنگاوی یەک لە دواییەکە ئەو هەنگاوانش با بڵێن پشت بەستون بە لێکۆڵینەوە پشت بەستون بە زانیاری هەموو تەکنیکان تەکنیکی نوێن لەو بوارەدا کەوا زۆر لە دەروونناسان و زانانی دەرونی باسییان کردووە لە کۆتایی هەر بەشێکدا ئەگەر هاتو دایباب بەو شتانی کە باسکران نەیتوانی اینجا داوا دەکرێت سەردانی پسپۆرەی دەرونی بکات. بەهرەم حاجۆ ساڵانێکی زۆرە خەریکی وێنەکێشان و دروستکردنی تابلۆیە بەستای لە جیاوازەکەی ناوبانگێکی جیهانی پەیدا کردو و تابلۆکانی لە زۆربەی وڵاتانی جیهان لە مۆزەخانەکان پارێزراون. بەهرەم حاجۆ نزیکەی 45 ساڵە لە شاری مونستەری ئەڵمانیا دەژی بەردەوامە لە برەودان بە توانە هونەریەکانی. بارەمی حاجۆمە ئەژ ڕۆژاوامە لە گوندێ دێرونە خودێ داما بەس ئەلتربەسپیێژیمە و ئەڤە تقریبا 40 ساڵی من ئەلڤێدێ ئەوروپا ئەڵمانیامە و ئەلڤر شێوەکاریەتکم و خەباتا من ئەڤنا جهێ منێ یەگو ئەزلی خەباتکم. پشتیگو ئەز هاتمە ئەڵمانیا ئەدریا کوردستانی بەهاتم ئەژ گەشتمە ئەڵمانیا و ملڤر دەست بە خوێندنێک کردم پێشی علم الآثار خوێند پشترە ئیدام ڕسم و ڕیادا خوێند و دوانی مل ئەکادمیا دیسلدۆرفێ شێوەکاری مەخلاص کرد. ساڵێ پێشی وەکە هەر هونەرمەندێکی زەحمەتی هەبوون ئەس غەریب بووم هاتمە فێدرێ لێ بەس چەند ساڵا پشتی گوم خۆ ناخۆ خلاص کرد هەنۆ ناف چێبوو ئیدا من پێشەنگە چێکردن لە گەلک وڵاتی ئەوروپی و پشترە ئەز ئەوروپا بخۆژی کێ ینی دەرکەتم لە هەموو
بيجم أذكارم بيجم بالدفرك لما قوم لي مبيشنجة شيء نكرنا يعني كاري من كتنا متحفة جيكي متحفية أوروبية وموزمية حتى انها از جبرجو نيويورك والمنستر جيم انا بس الالمانيا تاني جيم هر كاري من جهه كاري من نيويورك ايش هي والفيدي المنستري از تشمو تيم براسي قالك جاري سر كاري مد بيجن بكاريته يعني وك بغمجين يعني وك بحزين بس ام ريام ملاتكي ام ملاتي كرد از نکارم که بیجعاری و قدر کفن براستی یعنی ذکرياتي يكفنن وتشتي قوتين بيرامن وتعداري المناطق يعني بوا تعداريا قول مدبي وتعداريا قول هاتي سريمة دفي يجو كارين ببينن لنا وندي كولتوري تومان كوركي شعري بو شاعر طلعت تاهر رخرة لكوركدا طلعت تاهر سرتها باسي لفورم ستايلي شعر وأزموني خوي كرد لو بواردا هروها لباري ستايلي نوسيني أو شاعرة تشاو بيكوتنيك بو كوار أنجام دراوة با بيكو بيبيني شێوازی نووسینی شعری من شێوازیش سادەیە هەوڵە دەم قوڵ بێ عادەتەن ئاو کە قوڵ بێ ڕوونە بێ ئاوی تەنک شێلووە بێ ئاوی تەنک لێڵە بێ ئەم ئەزمونەی من ئەزمونیش زۆر سەرەتایە ئەزمونێکی سادەیە ئەزمونێکی بێ ئیدیعا و بێ گرێ و گۆڵەیە من پێم وایە ئەدەبی ئێمە تا ئێستا ئەدەبی نەتەوە کۆمەلگا بووە پێویستە لەمە دووە ئەدەبی ئینسان بێ ئەدەبی شتە بچووکانی ئینسان بێ تا ئێستا ئێمە زۆر گرنگیمان بە شتە گەورەکانی نەتەوە کۆمەلگا داوە بەڵام هەمووی لەسەر حیسابی شتە بچووکەکان و شتە وردەکان و گرفت و ئومێدە وردەکانی تاچی کۆمەلگا ئێمە بووە. دوای ڕاپەڕین لەسەر سوور باوەشمان پیا کرد و چەپڵەمانێدا کالە ئەلیدای سێدراوەکەمان وەکو پاپوچەکەی سنگێ لابی قۆچەی کەرکافەکەیمان لێبوو بۆ مرواری دەرچوو لە شەوێشی مێژوودا ڕای کردووە و لەسەر پیکانەی دۆڕانێکدا ئەزمموی من ئەزمێش تازە نییە نە لە ناو زمانی کوردی ناو زمانی عەرەبی ناو زمانی فارسی ئەزممونێکە سوودوەگرتنە لە شێوازی هایکۆی یابانی و هەمان کات چرکردنەوە و کورتکردنەوە و پخوتکردنەوەی درێژدادڕیە لەم تەجربەیە درێژدادڕی نابێ بوونی هەبێ و هەروەها بیرۆکەکە لە بەرەوەی مەوداکەی کورتە لە بەرەوەی دیێڕەکانی کەمە لەبەرەوەی ژمارەی وشە بەکارەتەکانی کەمە دەبێت زۆر بە سادەیی و زۆر بە خۆڵی بگاتە بەرامبەر بگات بە بەو کەسی پەیامەکە وەردەگرێت کە خوێنرە گەنجێک ڕوخساری کوژاوەتەوە و لایەکی شەحن دەفرۆشێ ئەو تەمنانە لە قاپی ناخدا لەگەڵ دەشتێک معنای مەرار بزنە و ورد بیکە دواتر چاو بکشە و وەکو میوە کەمێک نوێشتی بەسەرداکە خۆی شۆڕش لە ناو ئەدەب لە ناو زمان
لە ناو ڕۆشنبیری تەنیا ئیشی شاعیران و ڕۆشنبیران و ئەدیبان و هونەرمەندان نییە، ئەمە ئیشی مؤسساتی دەوڵەتیشە. لەبەرەوەی چاکردنی زمان یان پێشخستن و گەشە پێکردنی زمان لە قوتابخانەکانەوە دەست پێ دەکات، لە تابلۆی دوکاندارەکانەوە دەست پێ دەکات، کامانە هیچ دەستی شاعیر و دەستی ئەدیبان و هونەرمەندانی تدا نییە. دەبێت وشارێکی مؤسساتی، وشارێک لەسەر ئاستی دەوڵەت، وشارێک لەسەر ئاستی حکومڕانی بۆ گەشە سەندن و پاکردنەوە و ڕاستکردنەوە و پەرەپێدانی زمان بێتە ئارا. هەندێک پۆشاکم بە تایبەت بۆ بینی تۆ کڕی بوو، هەروە بە تازەی لەناو کەلتۆرەکەدا کتێبێکی وەرجێڕانی شێری عەرەبیشم هەیە، چاپێکەینەوە، 5 بەرهەمی چاپکراوم هەیە، بەڵام بەداخەوە ئێستا بەس عەتری ئەو عاشقانەی مردن کە گوڵبژێرێکە لە سەرجەم شێعرەکانی شاعری گەورەی عەرەب ئەدۆنیس بەس ئەوە لە کتێبخانەکاندا ماوە، ئیتر لە ئایندیش نزیکتە ئەوانی تر چاپەکە. کۆتا بڕگەی بەرنامەکەمان دەربارەی منداڵێکی تەمەن 8 ساڵانە کە لە ڕێگەی ئەلبومێکی گۆرانیەوە داوای پاراستنی زەوی و یەکسانی نێوان ئاینەکان دەکات. ئەم ئەلبومە لەلایەن گروپی دۆق شارتەرەوە ئەنجام درراوە. سەرەڕای تەمەنە بچووکەکەی ڕۆزانە دەڵێت زەوی زۆر گەورەیە و جێگەی هەمومانی تێدەبێتەوە. مرۆڤەکانی جیهان وەرن بە هەموو یەکگرین، ئەی مرۆڤەکانی جیهان وەرن بە هەموو یەکگرین، زەویەکەمان بپارێزین، هەموو وەک یەک خیزان بین، زەویەکەمان بپارێزین. تەمەنم 8 ساڵە و 10 کلیپشم هەیە. لەکەی پاراستنی زەوی دەیەمە مرۆڤەکان هەمومان یەکترمان خۆش بێ، یەکتر بگرین و پارەکان یەک بخەین و ئاینەکانە شوێن خۆیان بن. زەویەکەمان زۆر گەورەیە، شوێنی هەمومان دەبێتەوە. وەرن بە هەموو یەکگرین، ئەی مرۆڤەکانی جیهان. کەمان و پیانۆ یەکەم حەزی دەکەم بم بە هونەرمەند. زەویەکەمان بپارێزین، هەموو وەک یەک خیزان بین. لە کوردەکان کەمال گوڵچین، لە عەرەبیەکانیش ئەلیسا و لە ئینگلیزیەکانیش مایکل جاکسۆن. وەگوڵینە و باخانە، پەرتووکەکەم زۆر جوانە، وەگوڵینە و باخانە، هەموو دنیای تێدایە. حەز دەکەم کۆنسێرت بکەم و گۆرانی بڵێم و لە شاریاییەکان کۆنسێرت بکەم، دڵی منداڵان خۆش بکەم. 10 9 8 7 6 5 4 3 2 1 10 9 8 7 6 5 4 3 2 1. مەژمێرم ژمارەکان بۆ زانینی ڕاستیەکان، مەژمێرم ژمارەکان بۆ زانینی. ئەلبومی پاراستنی زەوی ئەلبومێکە پێک هاتووە لە 10 ڤیدیۆ کلیپ بۆ منداڵێک کە ئێستا تەمەنی 8 ساڵە، بەڵام کە دەستمان پێکرد 7 ساڵ بوو، نزیکەی 2 ساڵە خەریکینە. گۆرانیەکان بە گشتی هەمووی یەکەم گۆرانی باسی پاراستنی زەوی دەکات.
ئیتر گۆرانیەکانیش بەگشتی هەمووی باسی پاراستنی ئاو دەکا، ئیتر گۆرانی ئامۆژگاری تێدا، گۆرانیەک چەند گۆرانیشدا لە فەرهەنگی کوردی تازەیە. بۆ نمونە وشە ئەفسوناویەکان سێ وشە هەیە ئێمە کەم بەکاری دێنن، سوپاس تکایە ببوورە. ئیدی لەگەر ستافێکی پرۆفشنال هەم لە وێنەگرتن و مۆنتاژی کاکتوانە موزیک کاکتوانە خاڵە هەمرینە لە ستۆدیۆکە ئەویش کراوە و کامێرا و مۆنتاژی کاگڕێبازە بڕێبەری هونێرەکان کاک مەحموودە.